سڵاو سڵاوتان لەوێ ئازیزان زۆر خۆشحاڵین ئەم بەیانش لە پرۆگرامی بەیانی 24 لەگەڵتانین بەو هیواین ئەو بابەتانی هەڵمان بژاردووە بابەتی بەسوود و باش بێ و ئێوە لەگەڵمان بمێنەوە بزانین ناوەڕۆکی بابەتەکانمان خۆی لە چی گرتووە بێگومان کۆمەڵێک بوار و تەوەری جیاوازمان هەیە بەڵام دروستتر ئەوەیە کە لە ناوەڕۆک ئێوە لە ڕێگەی راپۆرت میوانەکانەوە دەیبینن. بەینتان باش بینەران بیسەرانی کورسان 24 لە هەر شوێنەکەن ڕۆژێکی باش دەست پێ بکەن و بەیانێکی باش و پڕوزەتان هەبێ. ئەو بابەتانەی ئێمە ئامادەیەکەین بەیانە بابەتی هوەری ئەدەبی تەندروستی یاخود هەموو چالاکیانەی کە ئەنجام دراون یان ئەنجامەدرێن بۆی کە بتوانین ڕۆژێکی باش و جیا لەو ماندوێتی کە هەیە ڕۆژانە ڕۆتینی ژیان کە هەیە بتوانین لایەنە جوانەکانی ژیانیش نیشانی ئێوە بدەین. لە سەرتاشەوە بە هەنێک لەو بابەتانە ئاشناتانەکەین. پێشەنگای هوەری و نووسینی هەواری هەوری لە هەولێر بۆ ئازا حەسیب قەرەداخی کرایەوە. شوێنەواری تەختی جەمشید لە ئێران بووەتە شوێنێکی گەشتیاری. لە رووسیا 21مین پێشبڕکەی قورئان خوێندن بەڕێوەچوو. لە هەولێر نوێمین پێشەنگەی هونەرمەند و نووسەر ئازا حەسیب قەرەداخی کرایەوە کە تایبەتە بە بواری وێنەکێشان و نووسین. پێشەنگاکە تەواو کوردەواریانەیە و کولتوریانەیە. پێشەنگاکە لە گەلەری میدیا کرایەوە و بۆ 3 ڕۆژ بەردەوام دەبێت. بەرهەمە نمایشکراوەکان بە جەمەدانی ئاوێتەی ڕنگ و کولتوری کوردی کراون. هەر بۆیە پێشەنگەکە بە ناوی هەواری هەوریە کە وەک ڕەمزێکی ژنی کورد بەکارهێنراوە. هەکار هەوری لە لای من زۆر جوانە، لای ژنان زۆر جوانە. کاتێکە ئەشتیتە دەرەوە سەفەرەکەی کەم هەورێت پێ بێ دیارە ینی مۆرکێکی کوردیت پێوەمان جایستا خۆشەکەوەی هاژە پیاویش هەندێک جار بەکاری دێنن زۆر جوانە ڕاستە. بابێکەوە پێشەنگاکە ببینین. نوێمین پێشانگای هونەرمەندی بواری وێنەکێشان و نووسینە، بەڵام پێشانگایە کە تەواو کوردەواریانە و کولتوریانەیە. هونەرمەند وێنەکانی بە هەوری و جەمەدانێ نەخشاندووە و پێمان دەڵێت ناسنامی هەر نەتەوەیەک دەکرێ ببێتە تابلۆیەک بۆ پیشاندانی ئازادی بەرخودان. تابلۆکان هەمویان کۆمەڵێک فیگەر کۆیان نەکاتەوە کە زۆرتر ئەوەی بەرچاوە هەوری و سرکەی و جامدانی و کۆمەڵێک لە فیگەری تری کە لە ژیانی ئێمەی کوردەواریە هەمووی جێی خۆی هەیە. بۆ نمونە خاڵخاڵۆکە یا هەنار یا گا چۆلەکە، ئەمانە هەمووی بەشێکن لە کولتوری ئێمە، چوەکو نوستۆلژیای مناڵیمان یادەوەری مناڵیمان، چوەکو ئەو با بڵێن ڕەمزانی کە هەر یەکێک لەمانە ئیشارەتێکە بۆ شتێک. هەواری هەوری ناوی ئەو پێشانگایەیە کە هەموو تابلۆکانی بە هەوری و جەمەدانی نەخشێنراوە. گەلەری میدیا بۆ تا ماڵی دووەمی هونەرمەندان و ڕۆژانە پێشانگای جۆرا و جۆری تێدا دەکرێتەوە. کۆمەڵێک ڕموزمان هەیە کە دەتوانم بڵێم ئەو ڕموزانە هەم لە کاتی خۆشی هەم لە کاتی ناخۆشی هەم لە کاتی گریان هەم لە کاتی پێکەنین دەبینین لە ئەنفالدا ئەم هەوریە لە ژێرخۆڵدا بووە، بەڵام ئەمڕۆ دەبینین لە ناو تابلۆکاندا بزەیەکمان دەداتێ، پێکەنینێکمان دەداتێ، ئازایەتیمان پێدەبەخشێ، ڕەمزی دایکمان پێدەبەخشێ. بۆیە من وای دەبینم کە کاک ئازا هەوری کردبێتە سیمبولی خۆڕاگری ژن، سیمبولی خۆڕاگری ئافرەتانی کورد. لە چاوی هونەرمەنداندا و بۆ بینینەی ئەوان پێیان وایە پێشانگاکە بۆنی هەوری و مێخەکی ژنان و جەمەدانەی ئازایەتی پیاوانی کوردی لە خۆیدا کۆ کردوتەوە. زۆر تایبەتە لەو پێشانگایە نەناو لەو حەکان دەیبینم، ناو تابلۆیەکانی دەیبینم، چیتر هەوری لار نییە، چیتر شەدە لار نییە. لێرە هەوری و شەدە بوون بە ڕنگ، بوون بە تابلۆ، قسە دەکەن، سۆزت دەزولێنن، زیرەکانە و زۆر بە عاقلانە تەعام هەڵس و کەوت و ئاوێتەی لەگەڵ شتێک کردێک کە هەوریە. ئەو هەوریە کە بۆنی خۆشە، ئەو سرکەیە کە بۆندارە.
پێشانگەی هەواری هەوری هونەرمەند ئازا حەسیب قەرەداخی بۆ ماوەی 3 ڕۆژ لە هەولێری پایتەخت و لە گەلێری میدیا بەردەوام دەبێت. ئەگەر سەردەمانێک هەوری لە ناو بیابانەکانی عەرعەردا بوایە، بەڵام ئێستا لە ناو تابلۆکاندا ڕەنگ دەداتەوە بەوەی بۆتە ناسنامەی ژنانی کورد و هەڵگری پەیامی ئازایەتی و بەرخودان. ڕێناز ساعەلی کوردستان 24 هەولێر. ئەمجارە بابەتێکی شوێنەواری بابەتێکی مێژوویە، بەڵام نەکی هەرێمی کوردستان. تەختی جەمشید شوێنەوارێکی مێژووی گرنگی ئێرانە کە ماوەی 200 ساڵ پایتەختی ئیمپراتۆریەتی هاخامنشی بووە و مێژووەکەی بۆ 2500 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. پاشماوەکانی تەختی جەمشید لە ئۆکتۆبەری 1979 لەلایەن ڕێکخراوی نێودەوڵەتی جیهانی یونسکۆ وەک یەکێک لە دیارترین شوێنەوارەکانی ئێران و بەگشتیش جیهان ناسێنرا. هاوکارمان دالیا کەمال چۆتە تەختی جەمشید و ناساندنێک بۆ ئەو شوێنە دەکات. تەختی جەمشید 518 ساڵ بەر لە زاین دروست کراوە وەکو پایتەختی نوێی هاخامنشیەکان لە سەردەمی داریوشی گەورە. ژمارەی دانیشتوانی 46,000 کەس بووە. پێکەوە گەشتێک بە مێژووی ئەم شوێنەدا دەکرێت. ما الان در تختگاه شاهی پارسه، ارگ شاهی پارسه قرار گرفتیم. ئێمە ئێستا لە تەختگای پاشایی فارسین لە شاری مەرفدەشت لە پارێزگای فارس. بنیادنانی ئەم بینایە دەگەڕێتەوە بۆ ساڵی 518 پێش زاین، لە ڕۆی مێژوویەوە دەگەڕێتەوە بۆ سەردەمی داریوشی یەکەمی هەخامنشی. ئێرە پایتەختی ئاینی ئەم کەسانە بووە. هەموو خەڵکانی ژێر فەرمانڕەوایی هەخامنشی لەم شوێنە پاشاییە کۆ دەبوونەوە بۆ گرنگترین جەژنی ساڵ کە تا ئێستاش بەردەوامە، ئەوی جەژنی ساڵی نوێ یان نەورۆزە. ئەم شوێنە بۆ ئاهەنگەکان و مەراسیم ئاینیەکان بەکار هاتووە. که حتی همین امروز هم برقرار هست، جشن سال نو یا نوروز. مقبره ها یا آرامگاه ها بر اساس فلسفه ساخته شدند. هخامنشیان که نژادی از آریایی ها هستند، یک ئارامگای پاشاکانی ئێرە لەسەر بنەمای فەلسەفەیەک دروست کراوە. هەخامنشیەکان بڕوایان وابوو کە خاک زۆر پیرۆزە و نابێت پیس بکرێت. لەبەر ئەوە گۆڕەکانیان لەبەر دروست کردو و تەرمەکانیان تێدا ناشتووە. بڕوایان وابوو کە خوداکەیان ئەهورامەزدا لە ئاسمانەکاندایە. لەبەر ئەوە ویستویان ئەگەر هەنگاوێکیش بێت زیاتر لە خواکەیان نزیک بوونەوە. بۆیە گۆڕەکانیان لە بەرزایی کێوەکاندا دروست کردو. به همین خاطر از نوع سنگی در ارتفاع آرامگاه ها و مقبره هایی را برای خودشون می سازند. اقوام تابعی هخامنشی 23 قوم به همراه راهنماهاشون نەتەوەکانی ژێر فەرمانڕەوایی هەخامنشیەکان کە ژمارەیان 23 نەتەوە بووە، لێرە دەست لە ناو دەست هاتوون بۆ ئەوەی هەدیە و پێشکەشەکان بە پاشا بدەن کە زۆربەی کاڵاکان پارچە و ئاژەڵ و خشڵ بووە. لێرە وێنەی هەموو ئەو نەتەوانە بەجلوبەری خۆیانەوە لەسەر بەرد هەڵکۆتراون. لە ڕێگای ئەم وێنانەوە دەسەڵاتی هەخامنشیەکان کە لەلایەکەوە لەو دیوڕووباری سەیهونەوە بووە، لە باشوورەوە شاخی ئەفریقا بوو لە ڕۆژ ئاواوە
ئەوروپا بوو لە ڕۆژهەڵاتە و هیندستان بووە پیشان دەدات. بومی منطقه خودشون در اوج احترام در پلکان شرقی آپادانا کار و نقش. ما الان دقیقا نظاره‌گر افرادی هستیم که گارد جاویدان هخامنشی اسمشون رو گذاشتن. گارد جاویدان سوپای تایبەتی هەخامنشی کە ناوی سوپای نەمری هەخامنشی بووە هەمیشە لە مەیدانەکانی جەنگدا ژمارەیان لە 10,000 کەس زیاتر بوو. زۆرینەیان پسپۆری سەربازی بوون. سەری ڕەمی سوپای هەخامنشی بوو. ئەم سەربازانە هەمویان لە حاڵەتی ئامادەباشدا وەستاون بە شێوەیەک کە بنی چەکەکانیان لەسەر نوکی پێڵاوەکانیان داناوە. هەرێک لەمانە کەسایەتێکی جیاوازیان هەبوو وەک دەبینن ڕوخساری هەموو ئەم سەربازانەی کە لەسەر ئەم بەردانە هەڵکۆڵدراون جیاوازن و هیچیان لەوی دیکەیان ناچێت و هەر یەکەیان کەسایەتێکی سەردەمی هەخامنشیەکان بوون. سپاس بۆ هاوکارمان دالیا کەمال کە ئێمەشی بێبەش نەکرد ئێوەی بێبەش نەکرد لە گەشتەکەی خۆی کە شوێنێکی تایبەت وە سەرنجڕاکێشی نیشاندەی. ئەم جارە لە هەولێر یەکەمین ئیڤێنتی بەرنامەی کوردیش تاڵنت بەڕێوە چوو لە بەش یەکەمی کوردیش تاڵنت 14 گەنج بەشدار بوون بڕیاردرا کلیپیان بۆ ئەو دروست بکرێت. کوردیش تاڵنت بەشێکە لە پرۆژێکی گەورەی نیشتیمانی بە ناوی ڤیژۆڵ کوردستان. پرۆژەکە گرنگی بە ئەدەب و زانست و هونەر و کللتور دەدات. ساڵی ڕابردوو زیاتر لە 10 گەنج ناویان تۆمار کرد 10,000 گەنج ناویان تۆمار کردووە و 100 کەس لەو ژمارەیە ماونەوە لە کۆتاییشدا لەو 100 کەسەش 14 گەنج سەرکەوتوو بوون بۆ قۆناغی کۆتایی. جێژوان یەکەمی پرۆگرامی کوردیش تاڵێنتە لە ڕێگەی پێشبڕکەیەکەوە دەرفەتی بۆ ڕەخسا کە بەهرەکەی تاقی بکاتەوە. بەهرەی ئەو لە دەنجیدا بوو کە حەز و خولیایەکی تایبەتی بۆ گۆرانی گوتن هەبوو. دوادار گەیشت بە ئاواتەکەی. گەورەترین خەمی ژیانم ئەوە بوو کە ڤیدیۆ کلیپ دروست بکەم کە بەڕاستی زۆری دەویست. من دەمتوانی ئەو پارانی کە دروستم دەکرد بۆ ئەوە بوو لە مەعیشەت و لە هیچ شتێکم کەم نەبێت لە ژیان بەردەوام بم، بەڵام نەمدەتوانی بەڕاستی بگەما و ئاستی ئەو زەمانەوە بوو کە نەمدەتوانی بە پارەی هونەرەکەم بتوانم شوێنی خۆم هەبێ و ستۆدیۆ خۆم هەبێ پێویستم بە هیچ شوێن نەبێ بەرهەمەکانم خۆم دروستی بکەم. بەڵام ئەوە بۆ من هەلێکی زۆر باش بوو کە ئێستا دەتوانم بە ئیسراحەتی خۆم گۆرانەکانم وردە بەرهەم بێنم. یەکەمین ئیڤێنتی کوردیش تاڵێنت بۆ ناساندنی بەرهەمی بەشداربووانی بەڕێوەچوو. کوردیش تاڵێنت پێگەیەکە بۆ گەشەپێدانی کولتوری نەتەوەیی وەسەکۆیەکە بۆ ناساندن و بەرزنرخاندنی بەهرەی ئەو کەسانەی لێک یان چەند بواری کولتوریدا خاوەنی باشترین توانان. بێگومانم منەو شانازیم
بەرکەوت کە یەکێ لەو کەسانە بم کە لە لێژنەدا بنجمەڵ بەت ئەرکێکی زۆر قورسە ئێمە لە ناو 1000 کەسی دەنگخۆشە 15 کەسمان هەڵبژارد منافسەیەکی تون بوو هەر هەموو دەنجیان خۆش بوو زۆر جار لەسەر ستێج ئێمە نەمان دەزانی دەنگ کامە بەرزکاتەوە کوردش تاڵنت بەهرەکانی دەنگ کۆ دەکاتەوە و دەرفەت بۆ تەواوی کۆمەڵگەی کوردی دەرەخسێنێت ئەوانەی لە چوار پارچەی کوردستان و ئەوانەشی لە تاراوگە نیشتەجێن. کوردستان بۆ خۆی بەشێکە لە پرۆژەیەکی گەورەتری نیشتیمانی کە بەناوی ڤیجوال کوردستانە. ئەو پرۆژە نیشتیمانیە بایەخی بە بواری کولتور و بە بواری فەرهەنگ و زانست دەدا بەڵام بە کۆی گشتی بایەخدانەکەی بۆ توێژی گەنجە. ئێمە دوای تەوابوونی سیزنی یەکەم کە چواردە گەنج دەرچوین لەو سیزنە پێمان باش بوو لە ئیڤنتێکی ئاواکراوەدا هەم بە خەڵکیان بناسێنین و هەم بەرهەمەکانیشان پیشانی خەڵک بدەین و بە خەڵک بڵێن ئەوە ئەنجامی یەک ساڵ ماندووبوونی تیمی گەورە و گرانی هونەری و تەکنیکی ئەوانە بووە و ئەوەش هێز و توانە بەهرەی ئەو گەنجانەیە. کوردش تاڵنت بەشێکە لە پلاتفۆرمی ڤیجوال کوردستان کە دامەزراوەیەکی نیشتیمانیە بۆ بایەخدان بە بواری ئەدەبی و زانستی و هونەری بۆ گەنجان. شەیمە وایس کوردستان 24 هەولێر. بابەتەکە ئەدەبیە بەردەوام بە بەردەوام بین. لە ستۆکۆڵم کوڕێکی شعری بۆ شاعیرێکی کورد شاعیر ئەحمەد محەممەد بەڕێوەچوو. ئەحمەد محەممەد یەکێکە لەو شاعیرە کوردانەی کە زۆرترین هۆنراوەی کرا بە گۆرانی و پەرتوکێکی هۆنراوەکانیشی وەرگێڕاوەتە سەر زمانی ئیتالی. لە ستۆکهۆڵم پێشوازێکی گەرمی لێکرا و بڕیارە چەندین کۆڕی دیکەشی بۆ ساز بکرێت. ڕێگام سەودای تەنیاییە و کەسێک نایە بۆ سەردانم ئیتر چی بکەم لەم تەمەنە کە لە هەمووی پەشیمانم. هۆنینەوەی وشەکانی ملوانکەیەکە کردوویەتە بەری شعر و بە دیار مۆمی تەمەنیەوە تەنیایی بۆتە هۆکاری دەربڕینی هەستی. تەنیایی وای لێکردم لە دەرەوەی تەنیایی لە دەرەوەی مرۆڤەکان ئەو مەرج نییە و تەنیاییە کە من باسیەکەم تەنیا بوو بێتم. کوشندەترین تەنیایی و تەنیاییە کە تۆ لە وڵاتی خۆتابی و تەنیا بی دەست بە تەنیایی بکەیت. من زۆر غەریبیم دیوە زۆر وڵاتی ئەوروپام دیوە لەگەڵ زۆر کەسی تەنیای ئەوروپایە دانیشتوین بیر و بۆ چوونمان گۆڕیوەتەوە بەڵام کوشندەترین تەنیایی و تەنیاییەیە کە تۆ لە ناو میلەت و کەسوکاری خۆتابی تواز بە تەنیایی بکەیت. بەڵام جوانترین دواتر کە فێری تەنیاییە بی ڕێگە و دێڕێی خۆم بێتەوە یاد کە ئاشنای تەنیایی بووم قەدری نەبوو لام یەکەم جار هەتا ڕۆژە زۆر خەمبار بووم لەگەڵ ئەوە چوومە کەنار ئەو سازانیم کە تەنیایی دانیشگایە بۆ دەروونم بەڕابردووی خۆم ئاچم دەرسی تازەی تیا خوێنم. بەدڵ ویستم لەنێو کۆڕی هاویارانم دانیشم ئیتر بەس بێ فرمێسکی ئاڵ بۆ غەریبی هەڵڕێژم. ئەحمەد محەممەد لەم کۆڕەدا کۆمەڵێک لە هۆنراوە نوێیەکانیشی خوێندەوە. شعرەکانی بوونەتە هەوێنێک بۆ کەسانی دیکەش و ئەوانیش خۆیان لەناو ئەو هەستەدا دەبینەوە. وایشکم پێ ببەخشە هەتا چاوم ڕوون کاتەوە تا گریانم وەکو مناڵ بۆ لای دایکم بباتەوە. دەبێ بگریم بۆ گەڵایەک بەر لەوەرین باڕەش بردی بۆ دواحناسەی ناوگەروم ئێستاش تەفیوە لە ساردی. من لە پرسەی سەردەمێکە هەستەکانی لەگەڵ هەستی هونەرمەندان تێکەڵ بووە و ئیتر تەنیا لەسەر لاپەڕەی پەرتوکەکان نەماون بەڵکو بوونەتە هاواری ناخی هونەرمەندان و کردویانن بە گۆرانی. ئەتوانم بڵم کاگەحمە کەلێنێکی گەوری پڕکردێتەوە لە هونەری گۆرانی ئێمە. ئەو شعرانەی کاگەحمە زۆربەیش هۆنراوەکانی کاگەحمە ئاوازی ناوێ ینی خۆی ئاوازە لەبەرەوە کاگەحمە بەڕاستی دەستخۆشی لێکەم و هەر تەمەند درێژ بێ خوا بۆ ئێمەی بێڵێ. بەشداران لە ناخی دڵەوە چووبوونە ناو قوڵایی دەربڕینی هەستەکانی و کەشێکی شاعیرانە تێکەڵاوی هەستی هەمویان ببوو. لە نیگایاندا دیار بووکە هەرکام خۆیان لە دێڕێکی هۆنراوەکانیدا
دەبینەوە. هەستەکانی بوونەتە هەستی بە هەزاران کوردستانی لە دەرەوە و ناوەوەی کوردستان. تەنیایی دەرونی تێکڵاوی وشەکان بووە و هەموو تاکێک بە تایبەتی لە غەریبی ئەباتەوە بۆ نێو باخێکی کوردستان. تەمەنی پڕئەسرین و شیرینی خاکی کوردستانی پێکەوە کردوتە هەوێنی شعرەکانی. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. هەکار دوێنێ هەنێک ئیڤنتم بینی یان ئەمڕۆ کابینین لێرۆ ئێمە نیشانی بینەرەوە جێ دڵخۆشیە چونکە ئەو سەردەمەم بیرێتەوە کە کۆرۆنا بوو هەموو شتێک وەستا بەردەوام ئەو کات لەگەڵ سۆڤان هەر هاوکاری خۆمان باسی ئەومانەکرد ئەمە تێپەڕێ باسی واکەینەوە کە چەندین ئیڤنت و چالاکی و شێوازی بێگومان بەڵام ئەو کات سەخت تێپەڕی بەداخەوە. بەڵام هەر دواتر جێگەی خۆشحاڵیە کە دەبینین و ئێستا دۆخەکە ئاساییە و ڕۆژانە سەرڕای بەشێک لەو نەهامەتیانەی کە هەیە لەسەر کوردستان بەڵام خۆشبەختانە چالاکیەکان بەردەوامن چالاکیە هوەری و ئەدەبیەکان چالاکی ڕۆشنبیریەکان ئەمانە لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان هەر بەردەوامە و ئەم ڕۆژ فیستیڤاڵی پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر بۆ شانۆ میوزیک و شێوەکاری بەڕێوە دەچێت. ئەم فستیڤاڵە کە بەشێکە لەو چالاکیە گرنگانەی کە ئێستا گەنجان یاخود بڵێن ناوەندەکانی خوێندن و هوەر بەشداری تیاکەن و نمایشیەکەن هەڵبەت بەشێکە لەو پرۆسەی خوێندنە و بەردەوامی کە هەیە بۆی کە بتوانرێت لە ڕێگەی میوزیک کاری شێوەکاری پرۆسەکە هەم جوانتر بکرێ هەم توانا و بەهرەی خوێندکارەکانیش نیشان بدرێ بۆ ئێمە میوانداری بەڕێز ڕێباز یوسفمان کردووە کە سەرۆکی بەشی شێوەکاری پەیمانگەی هونەر جوانەکانە هەموو ئەم مامۆستایانە یاخود ئەم کەسانە کە ئەم کارانە ڕێکەخەن فستیڤاڵە یاخود ئیڤنتایان هەر بابەتێکی ترە جێ دڵخۆشیە هەیە کارکەیان بینی ئەوەندە ژیان دۆستن ئەوەندە مرۆڤ دۆستن ئەوەندە هونەر دۆستن ئەمە واکات کە ئەگەر ڕۆژانە سەرقالبی بە ئیشەوە بە سەختی ژیانەوە بەڵام ئەمانە بیرتێنەوە کە ژیان جوانە بەردەوامە پێویستەکە ئەمە جوانیەکانی ژیان ببینین ژیان دۆستیش بین لەگەڵیا هاژە ئەمەی کە ئەم فیستیڤاڵە جوانتر دەکات تایبەتە بۆ بوارە جیاوازەکانی شانۆ میوزیک و شێوەکاری بۆ قوتابیان ئەزمونێکی زۆر زۆر باش دەبێت بەر لەوەی با بڵێن ماحەت یا پەیمانگە تەواو بکەن چەند ئەزمونێک وەکو فیستیڤاڵ ئەمانە تاقی دەکەنەوە بگومان ئەمە وا دەکات لە داهاتوو وەکو هونەرمەندێکی تەواو و هونەرمەندێکی باشتر بە دیارکەون ئەو ترس و سترێسی کە لەسەر ستیج هەیەیان ئەمانە هیچی نامێنێ و خۆیان تێک هەڵ دەکەن لەگەڵ هونەرمەندانی دیکە ئەمە زۆر زۆر جوانە بێگومان بۆیە لەگەڵ ڕێز مامۆستا ڕێباز یوسف قسە دەکەین ئەگەر مامۆستا ڕێباز دیارە پەیوەندەکەمان لەگەڵ و پچڕایە پاشان دەگەڕێنەوە قسە لەگەڵ مامۆستا ڕێبازیش دەکەینەوە بزانین بابەتەکەیان چۆنە فیستیڤاڵەکە لە چ ئاستێکدایە با جارێ ئێمە بڕۆین بۆ بابەتێکی دیکە پێش ئەم بابەتە لە سویت بوو هاوکارمان ئاوارە هەورامی و بابەتەی شاعری ئامادە کرده بوو ئەو ناوچێ ساردە بەڵام هەر دوور ناکەوینەوە لە ناوچە ساردەکان باسی مۆسکۆی پایتەختی رووسیاکەین کە ئەم جارە جیاواز لە چالاکیەکانی کەی 21مین پێشبڕکەی قورئان خوێندنی لە خۆگرت لە مۆسکۆ بەشداربووانی چالاکیەکە لە 30 وڵاتی جیهانەوە بەشداریان کردبوو 21 ساڵ بۆ یەکەم جار گەنجێکی رووسیا بە ناوی ئایۆمێدین فەخرەدینۆف خەڵات و پلەی یەکەمی پێشبڕچێکەی بەدەستێنا развитию мира, укреплению братства, дружбы и сотрудничества между мусульманами и исламским миром. بسم الله الرحمن الرحيم آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون
اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق Alhamdulillah, очень положительные эмоции, и еще раз восхваляю Аллаха Субхану ва Тааля. هەستێکی زۆر خۆشم هەیە من زۆر دڵخۆشم من سوپاسی خوا دەکەم کە لەگەڵ باوکم ڕۆژانە بەردەوام بەیەکەوە قورئانمان دەخوێند من قورئانم دەخوێند و باوکیشم بۆی ڕاست دەکردمەوە بۆ ئەوەی بتوانم لەم پێشبڕکێدا بەشدار بم و سوپاس بۆ خوا بەشداریم کرد لە ڕاستیدا مامۆستاکان و دایک و باوکم زۆر یارمەتی دەرم بوون بە تایبەت باوکم و زۆر پێمەوە ماندوو بوو بۆ ئەوەی بتوانم لەم پێشبڕکێدا نمرەیەکی باش بەدەست بێنم Милость Аллаха Субхану ва Тааля. Складываются рассказы о пророке, космосе, морях и океанах. Коран объединяет народы. И уж коль мы заговорили с вами о науке, то я... Ну, во-первых, нужно отметить то, что это очень важно, очень мощное мероприятие. ئەمە بۆنەیەکی گرینگە و تەواوی سنوورەکان دەبڕێت. لێرە نوێنەری زیاتر لە 30 وڵات ئامادە بوون. ئێمە دەزانین کە قورئانی پیرۆز تەواوی مرۆڤایەتی پێکەوە گرێ دەدات. یاسا و پێڕەوەکانی قورئان بۆ هەمووان یەکسانن. لێرەدا ڕادزیایی و خوێندنەوەی جیاواز شوێنی نابێتەوە. بۆنەی لەم چەشنە زۆر پێویستن. لەم هۆڵەدا نوێنەری زیاتر لە 100 نەتەوە و نەژادی جیاواز بەشدارن. قورئان و دین هاوکارمانن کە لە کەش و هەوای ئارام و ئاشتی و لێکڕازیبوون دابژین. Они очень нужны. Да, здесь мы понимаем то, что в этом небольшом зале دوێنێ تەوەری پرۆگرامەکەمان باسی ئەو ئافرەتە چالاکانەمان کردبوو کە لە قڵاتزێ خۆیان فستیڤالێکیان ڕێخست بوو هەر بە بەرهەمە دەستیەکانی خۆیان جا ئەمە بۆیە ئەڵێم بۆی کە بەبیری بێنینەوە ئافرەتان ئەتوانن چەند کار بکەن ینی دەستەوەستان نین هیچ کات هەر لەو کاری ڕۆژانەی کە ئەتوانێت بەشێکی بکاتە بژێوی ژیانی بێگومان خانمان بە تایبەت ئێستا هاژە ینی گۆڕانکاری زۆر بەسەردا هاتووە خانمان هەم لە ماڵەوە و هەم لە دەرەوە ینی لە دەرەوە هەمان ئەو کارە دەکەن کە پیا و دەیکا لە ماڵەوەش ئەرکیان زۆر قورسترا بە تایبەت لە پەروەردەکردنی منداڵ کە چونکە ڕۆڵی زیاتر بەڕاستی ئافرەت دەیبینێ دروستە جێگەی خۆشحاڵی ئێستا خانمان بەرهەمەکانی خۆیان نمایش دەکەن ئەم جارە ئافرەتێکی دیکە بە ناوی یاسەمین عەبد کە ئافرەتێکی دانیشتووی شاری مووسڵە لەبەری ڕاستی شارەکە لەسەر شەقام خواردنگەیەکی کردوێتەوە ڕۆژانە خەریکی پیشەکەیەتی و ئەم خانمە بۆتە یەکەم ئافرەت کە لە شارەکە خواردنگەیەک دابنێت و خۆشی کاری تیا بکە یاسەمین باسی ئەو شەکا کە کارکردن هیچ عیب نییە و نەنگیەکی تیانیەوە تا عیب و ئارێکی تیانە بەڵکو شانازیشە چونکە ئەو وەک خۆی باسێکە کە شانازی بەکارەکەیەوە ئاکات أنا زينب عندي متزوجة عندي أطفال 2 Ez dayka Zeynebê me xêzandar û xudan du zarokim. Min hez li ser vî projeyê hebû ka çawa li mal xwarinê durust dikim wesa jî lêre jî durust dikim. Şol neşerme ez daxwazê ji her afretekê dikim wekû min kar bikin û harîkariya xêzanê biket. مطلقة يشتغلون إنهم مثلي زين وأساعد عائلتي وأهل بيتي وأكو إشكال. أصدقائي يشجعوني على المشروع كان بداية قلت عربان Hevalên min ez handan bû vî karî çunkî li destpêkê karê min ser erebanê bû. Paş min xwaringev vekir xwarinên curacur durust dikim wekû birinc û nok û meşwiyat. Ev e nizîkî me heke min vekiriye. اللي شجعني أصدقائي نفتح من 3 العصر 12 بالليل. Rojane li danê sibê ez diçime bazarê û hemû pêtiviyan dînim û li demjimêr 3 piştî nîvro vedikên. Heta direngî şevê taybet li danê şevê kar çê dibit. وتبدي شوية نرجل عليها من الساعة 7:30 8 إلى 9 والحمد لله.
مثل ما أسوي بيتي سويناه بالمحل بشارع عام. خواردنên xweş wekû yên mal drûz dikim bi destên xwe hêviya min her afretek û kiçek kar biket harîkariya xêzana xwe bikin. عن العمل وإنه مساعدة لبيتها لرجلها لأهلها للكل. بڕگەی لەگەڵ ئەحمەدی خانی کە لەلایەن جان دۆست نووسەر و لێکۆڵەری ئەدەبی پێشکەش دەکرێت بەیەکەوە بینەریە بین. بەڵێ تەماشەوانێن هێژە جارێکەدی ئەم لەگەڵ خانینە جارێکەدی ئەم لەگەڵ بیر و باوەریە وینە کام بنێرن ئیرۆ خانی چ ژمارە دبێژە خانی چ بە کوردیا خۆیان شێرین پێشکەشی کوردی دیکە ئەمێ وەک هەر جار هەنێک مالک ji memûzî navî bixwînin û paşê em ê şirove bikin ka ew malik çi dibêjin çi di hundirê wan de heye çi navaroka wan çi ye mebesta xanî jê çi serî de ez ê bixwînim paşê em ê bên ser şirovê ey şukrê te cewhera zebanî وی ذکرت صیقلا جنانی ای واحد بی شریک و یکتا وی واجد بی نظیر و همتا ای باقی بی زوال قائم وی هادی بی فنای دائم ای خالق ارض و آسمانا وی خالق جمل انس و جانا ملک و ملک و فلک بجارک بالجملة چیکرن تبارک سبحانك كلما خلقت أحسنت فكيف ما فلقت هرچی کتا چیکر ای نیکوکار هر یک دحد خدا سزاوار اف نه صدفه ده پر مراری در ده سفید شفاف و طاری حفته ده مثال در غلطان هر شش جهت و چهار ارکان کام بنیرن ev malikin ku ji bo dema me ya niha zimanê wan hinekî giran e fikr û bîr û baweriyên tê de jî mumkin e her xwendevanek nizanibe ji bo wê jî pêwistiya me tim bi şirovekirina memûzînê heye bi xwendina wê ya kûr bi hewcedariya me bi ferhenga heye ku em memûzînê bixwînin û fêm bikin bi hêsanî mixabin memûzîna Ehmedê Xanî teksta Ehmedê Xanî nayê fêm kirin دفر دا دیسا احمد خانی وک جارم بری خود دا خوده دعا دکه جیرد بیجا ای ذکرتا یعنی اود بیجا ای یکود ورد وک روان بیجیه که هیا احمد خانی جمله که جی دا بیجا جبو هم وزن الشعره جبو قافیه لی ام د کردی دا امی جی فهم بکن بی چد بیجا ای شکرت جوهر زبانی ایکو سپاسداریات شکرت جوهر کل سر زمان مروان مروی کو تم ذکر خدا بکه وکو جوهرک ددوی بیده به وی بوی شکلی دیش بهینه ای شکرت جوهر زبانی وی ذکرت صیقلا جنانی ذکر خدا جی جنان دله صیقل او آلتی کو تشتا پاقش دکه طاهر دکه شایک دکه سیقال دکه کرمانجی ده گوتنا سیقال جی هیا ذکر خدا سیقالا دلایا یعنی خدا جی آیتک قرآنی هد به الا بذکر الله تطمئن القلوب یعنی چند احمد خانی چند که اسلامی او وقت ما خلقین بری ده جی گوت دور ده جی دیار دبه ای خالق عرض و آسمانا و ای خالق جمله انس و جانان انس و جان انس و جن مروو جن ملك ملك فلك بجارك بالجملة شكر تبارك دفردا روان بيجي هيا دا عربي دا الرسمة عربي دا الرينفيسا عربي دا ملك ملك فلك وكهفن شبهن هف ليه فرقوان شيء فرقوان مثلا نقطة لسر فلك هيا ملك ضمة لسر ميمه هيا ملك فتح هيا بوي رنجي ليه هر سيجي جالك شبهن هب أفجد عربي ده تيجو تند روان بيجي عربي ده بلاغة عربي ده كو جناس أحمد خانيجي روان بيجي جالك ده مموزين خدا بكار أني وكو أمي
ببینن ملک دنیای هەبوون ینی مەلەک مەلائیکەتن فەلەکژی فەلەکی عزمانانە بجارێکێش خودێرە دەبێژە تە چێکردنە سبحان ji te te ev hemû bi hev re bil cumle bi yekcarî te çêkirine paşê malikeke erebî tê Ehmedê Xanî em vê jî bêjin di memûzînê de di hin caran de beyt bi erebî anîne di carekê bawerim beytek bi farisî jî aniye nîv beytek yan du caran bi tirkî jî gotiye hindik jivan xistine nav memûzîna xwe lê ne gelekî hema peyvê erebî û farisî gelekin di vir de jî beyt hemû bi erebiye Subhaneke subhan ji te re kullema xeleqte her tiştê te çêkiriye her tiştê te afirandiye subhan ji te re got te afirandiye ehsente ew tiştê got te xuluqandin te afirandin te baş çêkiriye te qenc çêkiriye her tiştê ku te ji nebûnê derxistiye felaqte tabîreke erebiye ku çêkir afirand derxist hebûnê herçî ku te çêkir ey nîkokar ew xwedayek gu karê wî qencin nîkokar bi farisiye peyvek û şek farisiye herçî ku te çêkir her tiştê te xuluqandiye ey xwedayek qenc ey xwedayek ku tu mexluqatê xwe bi awayekî gelekî rêk û pêk durist û dixuluqînî herçî ku te çêkir ey nîkokar bil cumle bibûre her yek di hedê xwe da sezawar her yek jî hêjaya got çê bibe te çi çêkiriye layiqî hebûnê layiqî çêbûnê ji ber ku di felsefa İslamê de dema ku Xwedê xwestiye Adem çê bike gotiye ez dixwazim xelîfeyekî li erdê çê bikim ata Qur'anê dibêje innî cailun fil erdî xelîfeten melaîketa pirsiye wî etec'alû fîha men yufsidû fîha ve yesfiku d-dimâ tu dixwazî yekî çê bikî ku xwînê birjîne û fesadê li erdê bike gotiye innî a'lemu ma la ta'lemûn demek Adem hêjayê xuluqandinê bû Xwedê ew xuluqand û afirand di vir de jî Ehmedê Xanî bêje her çi tiştê te afirandiye hêjayî afirandinê hêjayî hebûnê ye ji ber ku ew jî di fikreke İslamê ye ku her ebes badî hewa çê nabe tiştekî absûrd di kewn de di hebûnê de nîne ev neh sedefê di pir mirarî durrê di sifî şefaf û tarî di vir de Ehmedê Xanî îdî berê me dide astronomiyê berê me dide zanista felekê stêrnasiyê çi dibêje ev neh sedefê di pir mirarî durrê di sifî şefaf û tarî sedef wekû zanin sedefa ku gewher di hindirê wê de yan em ê mirwarî di hindirê wê de ye lûlû kewn û felekên ezmanan feleka rojê feleka hîvê feleka gelawêjê feleka kîwan feleka ew felekên ezman û feleka li gor stêrnasiya kevn dibêje felek nicûm sabît ew stêrên sabit ên di ciyê xwe de û feleka dawî feleka nehan ku jê re tê gotin felek el atlas yan jî di hin dibêjin erşa Xwedê ye ev neh felekana Ehmedê Xanî bi sedefê ji bihandine sedefe çawa felek bi wî rengî jî dicîvirin û di hindirê wê de jî lû hene îca Ehmedê Xanî vê dibêje behsa Xwedê dike ku te ev afirandine heftê di mîsalê durrê xeltan ew çi ne ew heftana heftê di mîsalê durrê xeltan heft gerestêrin di mîsalê durrê dur gewhere gewhera di xeltan ew jî farisî ye gewhera ku di gindire yani ew gerestêrana mîna gewherin got digindirin dizîvirin ji vir tê nevir ji vir tê gewherê erdê tu bavê jî erdekê Ehmedê Xanî bi wê jî bihandiye loma jî di zimanê erebî de el kewkeb durrî heye yan el kewakib durriye ew gerestêrên gelekî bi şewqin û mîna gewheran in belê malika dawî çi dibêje her sê weledê di pir mewalîd xebra û sema digel meqalîd weledê di pir mewalîd çi ne wek me got
ماموزين تكستك زحمته تكستك مفتجرة لازم كليت كيرية ولدي دبر مواليد لغور فلسفة بري معدن نبات جيا وحيوان اف سي تشتن دكون دهنا لسر روی عرضه هنه جوان هرتش پیدا و تنی روی عرضه جوان تشتايه معدن نبات وحيوان ام فراتر نكارن بچن جبركو دما ما ايرو قضيه تشتي ماي اميد خلكين بيدا بيشكيش بكن نها بمين دخير وخشيه ده حتى خلك كدن بخاطري هەر ئەو بابەتی باسمان کرد بەر لەوەی بڕۆین بۆ بڕگەی ئەحمەدی خانی ئەمڕۆ فیستیڤاڵی پەیمانگە هونەرە جوانەکانی هەولێر بۆ شانۆ میوزیک و شێوەکاری بەڕێوە دەچێت. میوانداری بەڕێز ڕێباز یوسفمان کردو کە سەرۆکی بەشی شێوەکاری پەیمانگەی هونەرە جوانەکانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بێت مامۆستا ڕێبازم کاتت باش بە هیواین کە فستیڤالەکە جیاواز لە ساڵانی ڕابردوو باشتر و باشتر بێت و بۆمان باس کە چی نمایشەکەن تێیدا فستیڤالەکە چۆنە بێ کارەکانیشی چۆن بەڕێواچێت. سەرەتا سوپاسان دەکەم سوپاسی کەناڵ بوسار دەکەم بەیانیتان باش ئێمە وەکو پەیمانگەی هونەرە جوانەکان وەکو خۆتان دەزانن ساڵانە نمایشی بچووک بچووکمان هەبووە لەسەر ئاستی پەیمانگە وەکو دیاریشە چەند ساڵێک دەبێت ئێمە فستیڤاڵی پەیمانگامان ئەنجام نەداوە بە چەند هۆکارێک وەکو بارودۆخی هەرێم بەڵام ئەو ساڵ لەخوا بە زیاد بێ توانیمان ئەو فستیڤاڵە ئامادە بکەین لەسەر ئاستی هەموو پارێزگایەکە وەکو بەشی شێوەکاری و میوزیک و شانۆ کە ئەمڕۆ سەرەتای یەکەم ڕۆژی فستیڤاڵەکەیە لە بەشی شێوەکاریەوە دەست پێ دەکات بە نمایشکردنی کۆمەڵێ لە کاری جوانی و قوتابیانمان لە ناو پەیمانگا و بەلێهاتووی مامۆستایەکانمان کە توانیتمان ئەو فستیڤاڵە ئامادە بکەین و نمایشی بکەین و بۆ بینەر تاکو بزانێت پەیمانگای هونەرە جوانەکان ساڵانە لە ئامادەکاری و لە خوێندنی ئەو دەرسە پراکتیکیانە قوتابی چ فێر دەبێتن ئامانجی چیە کە ساڵێک دێ دەخوێنێت لە خیلالی ئەو ساڵە چەندە چێتە پێش و ساڵانە تاکو ئەوەی مەرحەلە پێنج کە تەخەڕوج دەکات دەگاتە چ ئاستێک بەڵێ مامۆستا ڕێباز ئەم بەرهەمانە تەنیا بەرهەمی قوتابیەکانن یاخود بەرهەمی مامۆستایەکانن واگەری قوتابیەکانن هی کامە قۆناغن ئەم تابلۆ سەرنجڕاکێش و جوانانەیان دروست کردووە. بەڵێ 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 کارەکان تایبەت ئی قوتابیەکانە و تایبەت بە خۆیان دروست کراون و هەر لە ناو پەیمانگاش زۆربەی زۆری ئەنجام دراون و لە دەرسە پراکتیکیەکان کاریان لەسەر کردووە بەڵام ئەلێرە لە قۆناغی یەکەوە تاکو قۆناغی پێنج ئەو پێنج قۆناغە هەر پێنجی بەشدارە لەو فستیڤاڵە کەم تا زۆر بەس وەکو خۆت دەزانین دائیمەن پشتی شێر بەبێر قۆناغی چوار و پێنجەکان دەکەوێت کە ئەوانە زیاتر دەست لێ هاتووترن زیاتر وەکو بڵێ خیبرەکەیان وەرگرتووە لە مەرحەلەیەک و دوو سێ پاشخانێکی باشیان داناوە مەرحەلەی دەرچوونیان لە سێ و چوارەوە ئەو قوتابیانە دەست پێ دەکەن دەردەکەون وەکو ماندووبوونی خۆیان و ئاست نیشاندانی خۆیان بڵێ ئەوایە دائیمان قۆناغی چوار و پێنج ئەوان باڵا دەستن لە فستیڤاڵەکان. باشە مامۆستا ڕێباز ئاستی خوێندکارەکان چۆنە ئێوە وەکو ئەزمموی خۆتان ئەو کارانەی کە نمایشیان کردووە لە چه ئاستێکە ئایا ئەتوانرێ ئێوە ئەو بەرهەمانەی کە هەیەە و ئەو کارانەی کە کردویانە بیان بەنە پێشانگە گەورەکانی دێرەوە یاخود پاڵپشتیان بکەن بۆی کە لە پێشانگاکانی دیکەشدا بەشداریان پێ بکەن هەم ئەم فستیڤاڵی ناوخۆی کۆلێژی هونەر نەبێت؟ جا خاتون با عرضی زەناب دەکەم ئەو فستیڤاڵەی ئێمە گەربێت و دەیبینن لە ڕۆژانی داهاتوو دەتوانم بڵێم یەکێکە لە فستیڤاڵە هەرە بەرزەکان دەتوانم پۆلینی بکەم لەسەر ئاستی هەموو عێراق
یەکەم جارشتی وا بکرێ کە کۆمەڵێک پەیکەری حەداسەی نوێخواز لە ناو ئەو ساڵەیە، کۆمەڵێک تابلۆی زۆر بەتوانە لە ناو ئەو ساڵەیە، بە کۆمەڵێک گلێنە سازی سیرامیک واتە لە ناو ئەو ساڵەیە ئێستا ئیمڕۆ عەرز کراوە. جا پێم خۆشە لێرەوە لە ڕێی کەناڵەکەتانەوە پێم خۆشە هەر ئەو فستیڤاڵە تایبەت شێوەکاری بگوازرێتەوە بۆ دهۆک و بۆ سلێمانی، لەوێن دەریش لە ساڵەکانی دهۆک لە ساڵەکانی سلێمانی لەوێن دەریش نمایش بکرێتن. جا ئەوە دەگەڕێتەوە سەر ئەوەی ئەو تەنسیقی ئێمە لەگەڵ پارێزگای دهۆک و پارێزگای سلێمانی دەیکەین. پێمان خۆشە ئەو نمایشانە بچێتە وێن دەریش. بۆیە زۆر دڵخۆشم ئەو ساڵ کە یەکێکە لە فستیڤاڵە هەرە باشەکانی پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر. باشە مامۆستا ڕێباز تا چەند کردنەوەی ئەم جۆرە فستیڤاڵانە بۆ قوتابیان دەبێتە پاڵنەرێک لەوەی کە ئەو ترس و سترێسەی هەیەە لەو کاتێککە قوتابین نەمێنێ بۆ ئەو کاتایی کە دەردەچن بتوان پێشانگای تایبەت بە خۆیان بکەنەوە. کاکە کار ئەلێرە ئەمە گرنگترین شت لای ئێمە قوتابیە. ئەمە ئەو کارانە کە نمایشی دەکەین ئەلێرە جۆرە ئەکتیڤێک دەداتە ئەو قوتابیە. پێی خۆشە کە دەبینی کارەکەی عەرز کراوە، کۆمەڵە خەڵکانێک دێن هەڵوەسەی لەسەر دەکەن، دەوەستن و قسەی لەسەر دەکەن. ئەوە گرنگترین شتە بۆ ئێمە وەکو مامۆستا کە خاستن ئەو مامۆستایانەی کە هونەرمەند و مامۆستاشن دەرز دەڵێنەوە لای ئێمە وانە دەڵێنەوە پێیان خۆشە بەرهەمی قوتابیەکانی خۆیان ببینن کە عەرز دەکرێت. لێرەدا میکسێک ڕووک دەدات لە بینی قوتابی و مامۆستا کە ئەو مامۆستایە دڵخۆشی خۆی ڕادەگەێنێ بەوەی کە قوتابیەکانی ئەو ئاستە بەرزەیان هەیە کارەکانیان نمایش دەکرێت و هەروە قوتابیش زۆر لێرە پاڵنەرێکی بەهێز وەردەگرێتن بۆ ساڵانی داهاتوو باشتر و باشتر بێتەوە مەیدانەکە. جا ئەمە پێویستە هونەر لەسەر چەند کۆڵەگەیەک وەستاوە، یەکێک لە کۆڵە هەرە بەرزەکانی ئەوەیە کارەکانی نمایش بکرێ ئەو قوتابیە. بەڵێ باشە. مامۆستا ڕێباز ئاستی کۆلێژی هونەر ئێستا چۆنە لە چه ئاستێکدایە؟ ئێوە وەکو خۆتان لی ڕازین ئەتوانن ینی لە داهاتوو بیکەنە یەکێک لەو کۆلێژانەی کە خوێندکارێک گەگەر بێت ینی ئاسان نەبێت یاخود نەکا خوێندکاران بە شێوازێک بێت کە بیانەوێت کۆلێژێکی تر وەرگرن بەڵام بە ناچاری بێنە کۆلێژی هونەر. وەکوەوەی کە بڵین کۆلێژی هونەر ببێتە یەکێک لە کۆلێژە سەرەکی و ئەساسیەکان لە ناو زانکۆ لە ناو خوێندنگەکانە ئایا گەیشتۆتە و ئاستە کە ئێمە بڵین هەرێمی کوردستان یان کوردستان لەسەر هونەر و لەسەر ئەم کۆلێژانە توانین بنیاد بنین؟ جارێ ببوورە عفوم دەکەی ئێمە پەیمانگای هونەرە جوانەکانی پەیمانگا یاخود کۆلێژ مەبەستمانەوەیە ینی بەگشتی هەموو ناوەندە هونەریەکان وەتە لە زانکۆ یاخود پەیمانگاکان یان کۆلێژەکان هەر کامێکیان بەگشتی هونەر دەتوانم بڵێم ئاستێکی باشی هەیە لە هەرێمی کوردستان. جا ئەمە بە جۆرا و جۆر هونەرمەندمان هەیە و پۆلین دەکرێت لە بۆ چەند تەمەنێک. باشترین کات و ساتی ئێستەیە کە لەو وەزعی ئێستا هونەرمەندان هەمویان ئەکتیڤن، یعنی ڕۆژانە سەیری پارێزگای هەولێر بکە لە گەلەریەکان پێشانگا بەردەوام هەیە، یعنی لە هەفتەی پێشانگا دوو پێشانگا سێ پێشانگا هەیە گەتە سەیری گەلەری میدیا دەکەی، ڕۆژتیمبیری دەکەی، گەلەری جیهان دەکەی، ئەتوو ڕۆژانە چی پێ دەڵێن پێشانگایی و نمایشی نوێ دەبینێت لەو بوارانە. جات لە پارێزگاکانی ترەوەی هەرێم یاخود پارێزگاکانی عێراقەوە کە دێن بەشداری دەکەن کەواتە ئەلێرە بۆتە مۆڵگەیەکی هونەری کە بتوانن ئیشەکانی خۆیان لێ عەرزکەن. کەواتە هەولێر ئێستا سەکۆیەکی باشی هونەری هەیە و هەروەها بینەرێکی باشی هونەری هەیە. بۆیە زۆر دڵخۆشم لەو بوارە دەتوانین ئێمە وەکو هونەرمەندان کارەکانی هونەرمەندمان بچێتە دەرەوە وڵاتانی عەرەبی، وڵاتانی دەوروبەرمان واخود ئەوروپا وەکو هەمانە ئێستا بە پەنجەی دەست دەژمێرن ئەو هونەرمەندانەی کە هەمانن لە دەرەوەی هەرێمی کوردستان کە بەشداری پێشانگا دەکەن لە فەڕەنسا و لە بەریتانیا. جا پێمان خۆشە ئەو کۆنتاکەی کە هەیە زیاتر و زیاتر بێ بۆ هونەرمەندانی تریش
ئەو بوارە بڕەخسێتن بتوانن هونەرمەندانیشمان بەشداری بکەن نەک بەوەش بوەستێ پێم خۆشە لەو حالەتە قوتابیانیشمان بتوانن بەشداری بکەن گەر بکرێ بە ئیفات ئێمە بیانگەینینە ئەو وڵاتانەیە یاخود دەوروبەر یاخود ئەوروپا کارەکانی ئەوانیش ببینن ڕێسا و یاسایی خوێندنی ئەوانیش ببینن زۆر گرینگە لێرە وەکو بڵێ پاشخانێکی باش کۆ دەکرێتەوە بۆ قوتابیانمان. مامۆستا ڕێباز یوسف سەرۆکی بەشی شێوەکاری پەیمانگای هونەرە جوانەکان زۆر سوپاس بۆ تۆ لەگەڵ مامووی هیوای سەرکەوتن بۆ فیستیڤالەکە دەخواست. بژێت سوپاستان دەکەم بژێت بەیانیتان باش. بابێکەوە بینەری کەشوهەوای شارەکانی کوردستان بین کە لە هەندێک شار بارانە هەورە و کەش و هەوای هەولێریش وەکو ئێستاەیە زۆر خۆش و ساماڵە. من حەزمە کرد ساڵ 12 مانگەم کەش و هەوایە بۆیە ئێستا کەشەکەی لە کەشی بەهاران زۆر باشتر و خۆشترە. ئەمەی بینیمان ئەمە بەرهەمی ئەم ڕۆی بەیانی 24 بوو بە هیوان بابەتەکان بابەتی بەسوود و گرنگ ببێ بۆ هەموو لایەکتان هیوادارم ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باش و زۆر خۆش بێت هەمیشە لە خۆشیان بمێنن.